هەڵەیەکی تری گەنجان دوورکەوتنەوەی لە علم و زانستی شەرعی، دوورکەوتنەوە لە قەڵەم و پێنووس، بایغ نەدان بە علومی شەریعەت. نازانێت کە خۆی پەروەردگارە فەرمێ ئیقڕە، بخوێنەوە. ئێمەی ئومەی ئیسلامی ئومەتی ئەوەین کەوا ئەبێ بڵێن ئیقڕە، بخوێننەوە، نابێ جاهل و نەفام بین. نازانێت خۆی پەروەردگارە فەرمێ الذي علم بالقلم، خۆی تەعالی باسی قەڵەمی کردووە، باسی علمی کردووە، باسی زانستی کردووە. هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون إنما يتذكر أولو الألباب. ئایا ئەگەر کەسێک زانا بێ لەگەڵ نەزانێکە یەکسانە، چۆرێک و چاوساغێک یەکسانە، ڕووناکی و تاریکی یەکسانە، بێگومان یەکسان نییە. بۆیە ئیسلام هانمانەدات بە تایبەت گەنجان فێری علم بن، خۆیان بڕازێنەوە بە علم و بە زانستی شەریعەت کە علمی وحیینە کە قورئان و سنەتی ڕەسوڵ الله عليه الصلاة والسلام. شارەزا بووی لە دینەکەت واجبە ئەو جا بڕۆ فیزیا و کیمیا و علومی دنیا بخوێنە. بەڵام گەنجانی ئێمە هەم لە دینەکەیان شارەزانین، هەم لە دنیاکەشیان، بۆ دنیاکەشیان خراپن. باوکو دایشی ئەو مناڵە لە سەرێکە مامۆستای خصوصی بۆ ئەگرێت، بۆ بیرکاری، بۆ ئینگلیزی، بۆ فیزیا، بۆ کیمیا، هەوڵ نادات، نە بۆ دنیاکەیەتی نە بۆ قیامەتەکەشێتی. بەڵام لە کاتێکدا پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسەلام بایغی داوە بە گەنجانی فێر کردووە. بە عەبدوڵای کوڕی عەباسی فەرمووە یا غولام ئینی ئوعەللیموکە کەلیمات، ئەی لاو ئەی گەنج جۆم لێ ڕابگرە، من چەند وشەیەکت فێرەکەم. کەواتە بێت تەڵەبە و مامۆستا هەبێت، ئەبێ علم و پێنووس و قەڵەم و نووسەرمان هەبێت. یا غولام ئینی ئوعەللیموکە کەلیمات. لە تەمەنی گەنجێتی پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسەلام بە معاذی فەرموو یا معاذ ئەتەدری ما حق الله على العباد وحق العباد على الله. فێری عەقیدە و بیر و باوەڕێکات. ئەی معاذ، ئایا ئەزانی مافی خوا لەسەر تۆ چییە و مافی تۆ لەسەر خوای پەروەردگار چییە؟ پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسەلام بەو شێوەیە فێرێکات. عەبدوڵای کوڕی عەباس لە تەمەنی 13 ساڵی سەحابەکانی پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسەلام ئاهاتن بۆ لای، ڕاوێژیان لەگەڵیا کرد، مشاوەرەیان پێ کرد، دانیشتن لەگەڵیا. نەیانەوت ئەمە تەمەنی مناڵە، بەڵام کەسێک بوو ئەهلی علم بوو با تەمەنیشی مناڵ بێت. پرسیار کرا لە عەبدوڵای کوڕی عەباس ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت، فەرموویان ئەوە چی شتێک تۆی گەیاند بەم مەرتەبەیە کە بووی بە ئەهلی علم، کە کەسێکی ناوداری کە خەڵک دێ بۆ لا تەڵەبی علمەکات؟ قال بقلب عقول ولسان سؤول. دڵێکی تێگەشتوو و زمانێکی پرسیارکەر. گەنجانی ئێمە بێ وابن بەڕاستی. بقلب عقول، ئەبێ دڵەکەت تێبگات. لهم قلوب لا يفقهون بها. گەنجانی ئێمە دڵیان هەیە بەڵام لی تێناگەن، بۆ هەوڵی بۆ نادات. كمثل الحمار يحمل أسفارا. پەرژین بێ لە ڕووی ئێوە، گەنجی وا هەیە، خوای تەعالا ئەفەرمێ نمونەی وەکو گوێ درێژێ وایە. هەرچی کتوبی ئەم دنیاە بێنە بیکە سەر شانی حرفێکی لێ نازانێت. ئوصول ثلاثة بێنە، ئوصول ستة بێنە، عەقیدە تەحاویە بێنە، واسطیە بێنە، کورە فیزیا و کیمیاکەی خۆی بێنە بیکە سەر شانی حرفێکی لێ نازانێت. كمثل الحمار يحمل أسفارا. کاتێک گوێ درێژێک هەر بار بکە سەر پشتیایە، هەر لێی بدە هەر بۆ خۆی ڕوات، بەڵام نازانێت چی لەسەر پشتێتی، ئاسنە، زێرە، زیوە، کتێبە، بەڵام ئەم بۆ خۆی هەڕێیەکات. خوا پەنامان بدات. بقلب عقول ولسان سؤول فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون. دەی ئەگەر نازانن بپرسن. دەرمانی نەزانین و جەهل پرسیارکردنە. بڕۆ پرسیارکە، بەڵام تۆ ئیشەکەت کردووە و جا دێ پرسیارەکەیت. ئەویان هەڵەیە فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون. ئیمام شافعی ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێت لە تەمەنی 7 ساڵ قورئانی لەبەر کرد. ئێمە مناڵەکانی ئێمە لە تەمەنی 7 ساڵ بۆ چاویلان دەیبین، بۆ بچیەکە دێنێ دەستێەوە، نازانم ئەنواع وەشکال مۆبایلە دێنێ دەستێەوە. بەڵام ئیمام شافعی لە تەمەنی 7 ساڵ
هەموو قورئانی لەبەر کرد. لە تەمەنی 10 ساڵ موەطەی ئیمامی مالیکی لەبەر کرد کە موەطەی ئیمامی مالک 1942 فەرموودەی تایە. لە تەمەنی 10 ساڵ هەمووی لەبەر کرد بێجگە لە ئەقوالی سەحابە و تابعینی تایە. کێ؟ شافعی ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت. لە تەمەنی 15 ساڵ بوو بە مامۆستا، بوو بە مفتی، خەڵک ئەگەڕایە بۆ لای پرسیاریان لێ کرد. زەیدی کوڕی حارثە لە ماوەی 17 ڕۆژ فێری لوغەی جوولەکەکان بوو. لە ماوەی 17 ڕۆژ لە تەمەنشا زۆر مناڵ بوو. بەڵام گەنجەکانی ئێمە کولیەشتەوە کە هێشتا فێری ئینگلیزی نەبووە، هەر هێشتا فێری ڕیاضیات نەبووە، هەر فێری هێشتا کیمیا نەبووە، دەسەرێکە مامۆستای خصوصی بۆ ئەگرێت. بەڵام لە تەمەنی 17 ساڵ لە 17 ڕۆژایە، لە تەمەنێکی مناڵ گەنجە، لە ماوەی 17 ڕۆژ فێری زمانی جوولەکەکان بوو. عەلی ڕەزای خوای پەروەردگاری لێبێت لە تەمەنی 20 ساڵ بوو بە قازی هەموو یەمەن. ئیمامی عەلی ڕەزای خوای پەروەردگاری لێبێت زانایانە فەرموون معاذی کوڕی جەبەل لە تەمەنی 18 ساڵ بوو بە موفتی. گەنجەکانی ئێمەش لە تەمەنی 18 ساڵ نازانێت دوو قسە بکات، بەڵکو ڕێز لە دایک و باوکی ناگرێت، بەڵکو بگرە ڕێز لە خزم و هاوڕێ و ڕەفیقی ناگرێت، بەڵکو ڕەوشتی جوان نییە، خوا پەنامان بدات. هەڵەی